چۆن وا بکەین بەسەر هەستی حەسوودیدا زاڵ بین ئەو پرسیارەکەیە چۆن وا بکەین بەسەر هەستی حەسوودیدا زاڵ بین گریمان هەریەکێ لە ئێمە ڕێژەیەک لە ڕێژەی هەستی حەسوودی لە ناوماندا هەیە چۆن بتوان بەسەریدا زاڵ یەکەم دەبی بیرکردنەوەیکی ئەرێنیانەت هەبی لەوەی گەژمینانە بڕوانێ ژیان دەرفەتە زۆر جار دەرفەتێک دێتە پێشەوە بەوەی کە تو ئامانجت دانایە پلانت دانایە هەنگاوی بۆ دەنەی باوەڕت بە خۆت هەبی کە ڕۆژێک دابێ ئەتوش بگەیەوە ئاستا ئەوە یەکەم دووەم دەبی ئەوە ڕەچاو بکەی کە ژیانی هیچ کامێک لە خۆمان هیچ کامەمان لە ئەویتر ناچی دەبی ئەو قەنەعەتە لە خۆت دروستکەی فعلەن ژیانی من دەبی جیاوازیە بی لەگەڵی تو هی تو لەگەڵ ئەوەی کەی دیکە جیاوازی هەیە ئەو قەنەعەتە لە لای خۆت دروستکە ژیانی هیچ کامما وەکو یەک نییە پەنجەکانی دەست وەکو یەک نین ژیانی من و توش وەکو یەک نییە کۆمەڵێک سیفەتی باش لە تودا هەیە لە بەرامبەردا کۆمەڵێک سیفەتی دیکە لە مندا هەیە کۆمەڵێک ئیمتیازات لە تودا هەیە کۆمەڵێک ئیمتیازات لە مندا هەیە هیچ خاڵەکانمان بە یەکتری ناچی چونکە بینە بەرچاوی خۆت ئەگەر ژیان هەمووی یەک پارچە وەکو یەک بواە هەمومان یەک جرمان بپۆشی بە هەمومان وەکو یەک دەوڵەمەند باینایە هەمومان وەکو یەک زیرەک باینایە هەمومان یەک تەسەڕوفات و یەک هەرسو کەوت و یەک بیرکردنەوە و یەک شتمان هەبوایە چی بەسەرداهات ئەو ژیانە چی بەسەرداهات ئەستەن ناو لێدەنا ژیان نەخێر وەکو سەربازگەیەکی لێداهات هەموو یەک جل دەپۆشن هەموو یەک حرەکە دەکەن هەموو یەک هەڵسو کەوت دەکەن وەکو سەربازگە هەمومان یەک ئەومان تاممان لێ نەدەکرد بینە بەر چاوی خۆت لە پۆلێکدا کۆمەڵێک با بڵێن ژمارەیە قوتابی زیرەکن ژمارەیەکیان زیرەک نینە ئەگەر هەر هەموو پۆلەکە زیرەک بواە هیچ شتێک نەدەبوو بۆی کە ئەنجامێک نەدەبوو بە ناوی زیرەکی ئەگەر هەر هەمووی زیرەک بوانەیە ئەوە شتێکمان نەدەبوو بە ناوی تەمبەڵی یاخود کەسێک کە زیرەک نەبێت کەسێک کە هەوڵ و کۆشش نادا بە پێچەوانەشەوەگە هەمووی پڕ وایە لە ئینسانەی تەمبەڵ و تەوەزۆل و ئەوانە جارێکی دیکە هیچ شتێکمانای نەدەبوو بە ناوی زیرەکی هەر خۆی ژیان وایە بەشێک جوانن بەشێک ناشیرنن بەشێک لە شتی دیکەدا جوانن ڕاستە ڕەنگە لە شکل و شێوە ئینسان جاری وایە خۆی بەدڵنیان ئەوەیە بەڵام کۆمەڵێک سیفەتی بە قووەتی دیکەی لە ناوەوە هەیە لە ناخی خۆیدا هەیە کە لە کەسی دیکەدا نییە زۆر ئینسانی ڕوخساری جوانیشمان هەن بەڵام لە ناخەوە لاوازە زۆر ئینسانی هەژارمان هەن هەژار و دەوڵەمەندی کە چەندە بە ئاسوودەیی سەردەخاتە سەرسەرینەکەی بەڵام لە بەرامبەریژە زۆر ئینسانی دەوڵەمەندمان هەن کە دنیایەک پارەی هەیە و دنیای قەسر و کۆشک و با بڵێن سیارە و ئۆتۆمبیل ئەو شتانەی هەیە لە کاتێکدا ئاسوودە نییە خوای گەورە ئەوی بەویدایە بەڵام ئەوی لەویستانتەوە دەبێت تۆ قەنەعەتە لەلا دروستبی هەمومان وەکو یەک نین ئەوە خاڵەکی دیکە خاڵی سێم دائیمەن دۆی هەستی حەسوودی لەلات نەمینێ زاڵبی بەسەریدا دوعا بۆ بەرامبەرەکەت بکە لەبەرچی کاتێک کە من دوعا بۆ تو دەکەم حسێب کە من دوعام بۆ خۆم کردیە لەبەرەوەی بوونی دوعا کاتێک کە من لە بۆ تو دەکەم نەک سەرباریەوەی کە دوعاشت بۆ دەکەم دوعای ئەوەش دەکەم کە بەرەکەتیش بکاتە ناو نیعمەتەکانی تو وای لێ دێ ئەو شتەیە ڕێک وەکو ئاوێنە لە بۆ من دێتەوە چونکە ئەگە من دوعا لۆ تو بکەم خوای گەورە ئەو بە چاکە دەنووسی ئاگای لە توش دەبی کاتەمە حسێب کەم دوعام لۆ خۆم کردیە جا کاتێک کە دوعات کرد و ئەو هەوڵانەی کە ئێستا باسمان کرد ئەوانەشتدا بڕواتەبی زۆر ئاسوودە دەبی خاڵی دەبیەوە لەو هەستە نەرێنیە کە دروست بووە لەلات ئەو هەستە حەسوودیە کە لەلات دروست بووە خاڵەکی دیکە مەسەلەن هەوڵ بدا خۆت بەرەو پێشەوە ببە ئەگە بتەوێ زاڵبی بەسەر هەستی حەسوودیدا خۆت بەرەو پێشەوە ببە کتێب بخوێنەوە هەوڵ بدا با بڵێن لە شوێنێکدا بەرنامە و پلاندانێ ئامانزدانێ هەوڵی سەرکەوتن بدا هەموو ئەو شتانە وا دەکا ئەتوو لەو هەستە حەسوودیە پاک ببیەوە ئەو هەستە ئەگە هاتۆتە ناوت پاک ببیەوە ئەوە دەتگەێنتە کەناری ئارامی دەتگەێنتە کەناری سەرکەوتن وا لێدێ ئەتوو ئاسوودە دەژی